هست تا از این دور خیابان خروش آور، هست تا از این دور صدان دستولش پیکر و رمزی استندجی کویلتی خیابان سنگر، خیابان سنگر شدی خیت فنگو سری پل اندیش، شدی خیت فنگو سری پل اندیش بزار چکونش بدایلم، بزار چکونش بدایلم صدن پشت ماوا، صدن پشت ماوا، صدن پشت ماوا، صدن پشت ماوا. سنگرو خاکی جنگ آوردا گهاتن و ماشین و پوتین دهاتن بگش سنگرو خاکی جنگ آوردا صدن پشت ماوا، صدن پشت ماوا، صدن پشت ماوا، صدن پشت زنی در دو جان چنده هاشان و پیل بود که کترم که ایشان لپاسکا و اداره شرارات چنده هالش که گوزم لخینا الله و دوباره دشی کویلتی و مینتاوا خیابان ده بیتا پراپار شپوری شرو اعتراض و شورش، شپوری شرو اعتراض و شورش، شپوری شرو اعتراض و شورش. خیابان خروش آور هست تا از این دور خیابان خروش آور هست تا از این دور صدن دستولش پیکر و رمزی استندجی کویلتی خیابان سنگر، خیابان سنگر شدی خیت فنگو سری پل اندیش، شدی خیت فنگو سری پل اندیش بزار چکونش بدایلم، بزار چکونش بدایلم.
سەدەن پشتەماوە سەدەن پشتەماوە سەدان پشتەماوە سەدان پشتەماوە دهاتن بە بۆمبا و بە کیمیا دەهاتن بە گشت سەنگەر و خەڵکی جەنگاوەردا دەهاتن بە ماشین بە پوتین دەهاتن بە گشت سەنگەر و خەڵکی جەنگاوەردا قیامەت سەقوت مەدینەکەم قیامەت سەقوت مەدینەکەم سەدەن پشتەماوە سەدەن پشتەماوە سەدان پشتەماوە سەدان پشتەماوە سنی دەرد و ژان بێژم چی؟ چەندەها شان و پیل بوو من ئیسلامەکە ڕۆشن شەمە بوو ڕەنکە ئێشان بۆسێ لە پاسکا و ئیدارەی شەرارەت چەندەها لەشکە گەوزەم دەخوێنا حەمیسان قیامەت شەقامی هەژاری حەمیسان قیامەت شەقامی هەژاری ئەوە تەواو بەڵام وا دووبارە دژی کۆیلەتی و مەینەتاوە خیابان دەبێتە پەراپەر شەپۆلی شەڕ و ئێتراز و شۆڕش شەپۆلی شەڕ و ئێتراز و شۆڕش شەپۆلی شەڕ و ئێتراز و شۆڕش بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی تایبەت بە شێوەی ڕاستەوخۆ ئەمڕۆ سێشەمبە 29 خەرمانانی 1401 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 20 سەپتەمبری 2022 زاینی وێڕای هاوڕێکانی کەرەمپور لە خزمەتان داین بۆ ڕۆماڵکردنی هەواڵ و گوزارشاتی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو و ئەمڕۆژ کە لە چەند شار و شارۆچکەی کوردستان و ئێران ئێعتراز و ناڕەزایەتی درێژە هەیە و کۆماری ئیسلامی دەستی کردوە بە دەست بەسەرکردن و زیندانیکردنی کۆمەڵێک چالاکوان و بەشداربووانی مانگرتن و ناڕەزایەتیەکانی بەتایبەتی دوێنێکە 28 خەرمانان هاوڕێکانی فەرموو منیش بە نۆبەی خۆم سڵاوێکی شۆڕژگەرانەتان پێشکەشەکەم زۆر خۆشحاڵم کە بەشدارم لەم بەرنامە هاوڕێیاکۆ ئیشارەی نەکرد ئێوە ئەتوانن راپۆرت و گۆزارشەکانتان لە بەو شمارەکە لە ژێر شاشەی تەلەڤیزیۆنەکانتانە هەیە بگەینن بەدەست ئێمە هەروە ڤیدۆکان و عەکسەکانتان وا دیارە کە زۆربەی شارەکانی ئێران و هەروەها کوردستان قەرارە ئەم ئێوارە لە دەوروبەری سەعاتی 6 تا 8 ئێوارە بێنە سەر شەقامەکان هەرچەندکە ئیسە لە هەموو ئێراندا لە زۆربەی شارە گۆرەکاندا لەوانە تاران خەڵکێکی زۆر هاتنەسە سەر شەقامەکان و بە درۆشمهایە کە خامنەئی و ڕژیمی جنایەتکاری ئەبەنە ژێر سوال و ڕووخانی ئەم ڕژیمە داواکەن خەڵکێکی زۆر لەسەر شەقامەکانن بە تایبەت دانیشتووەکان لە زۆربەی دانشگاکانی تاراندا. بەڵێ ئێوە توانن لە ڕێگای تۆڕی ئەنتەرنێتی واتساپ
بە ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64 هەر هەواڵەیەک لە ناڕەزایەتی، لە دەست بەسەرکردن، لە ئەزیەت و ئازاری هێزە ئەمنیەکانی ڕەژیم بۆ سەر خەڵک لە هەر گۆشە و کەنارێک کە بەدەستانەگات لە ڕێگای واسات بۆ ژمارە تەلەفۆنە کە لە ژێر شاشەی تەلەڤیزیۆنەکەشتان هاتووە نامە یا ڤیدیۆمان بۆ بنێرن. ئاگادارن کە دوێکەش ئێمە ڕاستەوخۆ زیاتر لە 12 سەعات ئێمە بەرنامەمان بوو لە خزمەت ئێوەی خۆشەویست ساوین و هەوڵماندا ئەو هەواڵانەی کە لە ناڕەزایەتیەکان بە هەموو کێشەکان کە ئێوە لەباری ئینتەرنێت و قەتعی ئینتەرنێت و زەعیفوونی ئینتەرنێت لە شارە جۆراجۆرەکان بوتان و لەگەڵی ڕوبەڕوو بوون بۆمانی بنێرن و ئێمەش بڵاوی بکەینەوە. دیارە بە پێی هەواڵانەی کە بەدەستێمە گەیشتووە هەر ئێستاش کێشەی ئینتەرنێت لە شارەکانی سنە، بانە، سەقەس، دیواندەرە زۆربەی شارەکان بەردەوامە بە تایبەت ئینتەرنێتی ناو سیمکارتەکان کە ئێوە لە ناو دڵی ناڕەزایەتیەکان و لەسەر شەقام نەتوانن راپۆرت و گزارشەکان یا وێنە و ڤیدۆکانمان بۆ بەڕێکەن. بەڵام هیوادارم تا ئەو جێگەی کە ئیمکانتانەیە تا ئەو جێگەی بۆتان گونجاوە هەر وەکو دوێکە و وەکو ڕۆژانی ڕابردوو توانن گزارش و راپۆرتەکانی خۆتانمان بۆ بەڕێ بکەن. هاوڕێیاکۆ دوێکە هەروە کە هاوڕێیاکۆ ئیشارەی کرد ئێمە 12 ساعت بەنامەی ڕاستەخۆمان بوو لە دوو بەشدا بەشی فارسی بوو. ئەمڕۆ تەسمیمان گرتووە کە هەمزەمان کە بەشی کوردی بەرنامەی ڕاستەخۆی هەیە ئەو گۆزاریشە و راپۆرتانە کە بە زوانی فارسی بەدەستی ئێمەگەیت بڵاویکەینەوە. دوێکە لە بەشی فارسیە لە زۆربەی شارەکانە لەوانە ڕەشت، هەمێدان، تاران، کرماشان کە بەشێکی فارسنشینە ئێمە پەیاممان بۆ هات. من ئێستاش لێرە بانگەواز دەکەم بە زمانی فارسیش ئێژم کە ئێوە ئەتوانن ئەم راپۆرتانە بەدەستی ئێمە بگەێنن و بۆ ئەو کەسانەی کە زمانی کوردیان حاڵی نابێ بە فارسی. بینندگان عزیز تلویزیون حزب کمونیست ایران هر کجای ایران که هستین میتونید گزارشات، پیام ها، عکس ها، ویدیوهایی از اعتراضات رو در سراسر ایران در هر شهری که هستید اگر اونطور که به دست ما رسیده در شهر تهران حال و هوش ونک اینترنت کاملا قطع شده، اما اگر امکان داشتید میتونید گزارشاتون و عکس ها و ویدیوهاتون رو به شماره که زیر صفحه تلویزیونتون هست برای ما بفرستین و ما اینجا بتونیم اونا رو بازتاب بدیم. و همینطور در شهرهای مختلف ایران فراخوان دادن برای ساعت 17 و 18 و یک سری از شهرها هم برای ساعت 19 که بعداً اسامی شهرها و میادین یا خیابان‌هایی رو که میخوان در اونجا تجمع صورت بگیره و اعتراضات رو شروع کنن براتون میخونم که اگر در هر کجایی که هستین در این شهرها حضور دارین شما میتونید خودتون رو به جمع مردم ناراضی ملحق کنین و در این اعتراضات سهیم باشید. بەڵێ هەروەک هاوڕێکانی شاری پێدا ئێمە بڕێک نامە گزارش لە شارەکانی تری ئێرانمان بەدەستەگات. ئەم بەرنامە هەوڵەدەین تێکەڵاو بە زمانی کوردی و فارسی پێشکەشتانی بکەین هەروەکو ئاماژەشم پێدا بەرنامەکەمان ڕاستەوخۆیە. بینەرێک هەر لە سەرەتاوە پەیامی بۆ ناردوین سپاسی بەرنامەکەمانی کردووە، سپاسی ماندووبوونی دوێنێکی کردووە کە ئێمە گزارش و راپۆرتەکانمان بە شێوەی ڕاستەوخۆ بڵاو کردوێتەوە و ئارەزووی سەرکەوتنی کردووە و توێتی هیوادارین لە تا ڕۆژی سەرکەوتن ئەم هەوڵانە بەردەوام بێ. بێگومان ئێمە ماندوو نابین، هەوڵەدەین هەموو هەوڵ و هەواڵ و گزارش و راپۆرتەکانیەوە بە شێوەیەک هەرچی زووتر بیگەێنینە دەست باقی بینەرانمان، بیگەێنە دەست باقی
هاوڵاتیان لە سەراسەری ئێران و لە دەرەوەی وڵاتیش تا ئێستاش هەموو تەلاشمان بە پێی ئیمکان ئەوە بووە و لە هەرحاڵ ئێمە لە پاڵ مبارزاتی خەڵک لە ئێران داین. با ئامارێک کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر کوژران و برینداربوونی دوێکە و ئەم چەند ڕۆژەی ڕابردوو و دەست بەسەرکرانی تعدادێک لە هاوڵاتیان کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی تایبەت بە مافی مرۆڤ بەتایبەت هەنگاو بەدەستمان گەیشتووە بە لێرەشەوە لە ڕێگای تەلەڤیزیۆنی کۆمەڵە بیگەێنینە دەست ئێوەی خۆشەویست. تا ئەمڕۆ سێشەمبە کە ئێستا ئێمە قسەتان لەگەڵاکەین یا تا سەعاتێک لەوە پێش لانیکەم 3 هاوڵاتی کوژراون و 221 هاوڵاتی دیکەش بریندار بوون. زیاتر لە 250 هاوڵاتی کورد بە شێوەی توندوتیژ لەلایەن هێزە ئەمنیەکانی سەر بە کۆماری ئیسلامی نێردرا و ڕفێنراون. ئیجازە بدەن من بینەرێک کلیپێکی بۆ نردوین 3 هاوڕێی سێ لاوی خۆشەویستن کە لە شارەکانی ئێرانەوەن. من هەوڵە دەم بینەرمە دەست هاوڕێیانی بەشی تکنیک کە خەرێکی چالاکین بۆ ڕێخستنی ئاعتراز ویدۆیەکیان گرتووە کە خەریکی ئەو کارن. لار حاڵ منەی دەمە دەست هاوڕێیانی بەشی تکنیک و دواتریش ڕاستەخۆ قسەیان لەگەڵاکەم هیوادارم سەرکەوتوو بن. بەڵێ هاوڕێک و پەیامێکمان بۆ تۆ کێ فۆرەن بڵاوی کەینەوە پەیامەکێکە چێ بۆ خەڵکی ئازادی خواز بەم مەزمونە. حضور شما در تجمع روز 28 شهریور ماه در شهرستان سقز ثبت شده است. لذا به اتهام اخلال در نظم عمومی تحت رصد و پیگیری قرار گرفته اید. ضرورت دارد هرچه سریعتر نسبت به اصلاح رفتار خویش اقدام فرمایید. در غیر این صورت برابر قانون مجازات اسلامی مورد پیگرد قانونی قرار خواهید گرفت. ام پیامە هاوڕێک لە سەقز نردی ئەفریقا کەوتی فۆرەن بڵاویکەنەوە کە خەریکن دوێ کە ئەو کەسانێکە لە ناو تەزاوراتەکە شرکەتیان بووە ئیسەچە بە دووربینە مەداربەستەکانین سەر شەقامەکان و چ بە نیروهای سەرکوبگەری لێباس شەخسی شناسایی کراون. ئەم پەیامە چووە بۆیان وتیانەکە ئەبێ خۆتان بازبینیەک بنەوە بە ڕەفتاری خۆتان کە بە ئیتهامی ئیخلال لە نەزمی عمومیان متهم بوون. ئاماژەم بەوەدا کە یەکەم لە 24 شار لە کوردستان ناڕەزایەتی بووە، مانگرتن بووە و بەپێی ئەوە سێ بەپێی ئەو توندوتیژیە کە بەرامبەر خەڵک نواندیان کەزامنیەکان 3 هاوڵاتی کوژراون، 221 بریندارن و 250 کەسیش تا ئێستا دەربەسەرن. لە ئەم ناڕەزایەتیانە تقریبەن هەر لە شمالەوە لە ورمێ و لە منتەقەی سۆما برادۆسەوە هەتاکو لە جنوب ئیلام و کرماشان ڕووی داوە لە شارەکانی بەدایبەت سەقز، بانە، دیواندەرە، سنە ئەمانە گەیشتووەتە ئاستی ناڕەزایەتی و خۆپیشاندان و لە زۆربەی هەواڵەکان و لە ئەوانە بڵاو بووە کە تەقە لە خەڵک کرا بریندار بوون و کوژراویش دران. ئەو شارانەی کە هاوکات لەگەڵ مانگرتنەکە مانگرتنێکی گشتی بوو، سەراسەری بوو بەپێی و ئامارانە ئەگەر شار هەبوو لە سایاسا شار هەبوو لە 1970 بەڵام بەپێی ئامارەکان ئەگەر هەموو کوردستان لە شمالەوە تا جنوب یەکدەنگ حساب بکەین زیاتر لە 85% خەڵک بە مانگرتنەکە پەیوەست بوون و تعدادێک لە شارەکان لە کۆتایی ڕۆژ و لە دوای مانگرتنەکە ناڕەزایەتیشیان هاوکات ئەنجامدا
کە دیواندەرە، سەقز، بانە، مەریوان، سنە، کامیاران، دێهگولان، قوروە، تکاب، مەهاباد، سەردەشت و بۆکان خەڵک ڕژاونەتە سەر شەقام و لەگەڵ بربەرەکانەی هێزە ئەمنیەتیەکان بەرەوڕۆبوون کە وتم 3 هاوڵاتی تایە بەداخەوە کوژراون، 221 هاوڵاتی بریندار بوون و نزیک تا ئێستاش 250 هاوڵاتی دەست بەسەر کراون. لەناو ئەو کەسانێک کە بریندارن 43 کەسیان ژنن، 24 کەسیشیان نەوجەوان بوون یا منداڵ بوون یا مێر منداڵ بوون. محسین محەممەدی خەڵکی دیواندەرە و ڕەزا لوتفی خەڵکی دێهگولان و فەرەیدون مەحموودی خەڵکی سەقز ئەو 3 لاوە بوون کە تا ئێستا گیانیان بەخکردووە و زۆر بەداخەوە ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و ئازیزانی ئەم 3 گیان بەخکردووەی ناو ناڕزایەتیەکانی دوێنەکەی شارەکانی کوردستانەکەین و هیوادارین خوێنی بەناحەق ڕژاویان بەفیڕۆ نەچێ و خەڵک بە هاوپشتی و هاوخەباتی هەروەکو دوێنەکە تا ڕووخانی کۆماری ئیسلامی و تۆڵەی هەموو ئەو کەسانەی کە لە ژێر حاکمیەتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی تا ئێستا بوونەتە قوربانی و گیانیان لە دەستاوە سێننەوە. بەپێی ئامار، بەپێی ئەوەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی مافی مرۆڤی هەنگاو بڵاوبەتەوە لە دیواندەرە 1 کوژرا و 33 بریندار، 4یان نەوجەوان بوون. لە سەقز 1 کوژرا و 37 بریندار، 16 ژنی تیا بووە و 4 دانە نەوجەوان. لە مەهاباد 23 بریندار بوون کە لە نێو ئەو 23 بریندارەیە 8 ژن و 7 دانە نەوجەوان یا مێر منداڵی تیا بووە. لە بۆکان 17 کەس بریندار بوون، 4 ژن و 3 دانە مێر منداڵیان تیا بووە. لە سنە 14 بریندارمان هەبووە کە 6 دانەیان ژن بوون. لە مەریوان 5 بریندار. لە دێهگولان یا دێولان 1 کوژرا و 16 بریندارمان بووە. لە بیجار 9 بریندار. لە قوروە 9 بریندار. لە کامیاران 11 بریندار. لە تیکاب 7 بریندارمان بووە کە 3 دانەیان ژن بوون. بەپێی بەدواداچوونی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە کوردستان و ڕێکخراوە مەدەنیەکان لە کوردستان 4 کەس لە بریندارەکانی بۆکان لەوانە کچێکی 10 ساڵە لە بەشی تایبەتی نەخۆشخانەی قولیپوری بۆکان خوێنراون. لە بۆکان دانێکیان کچێکی لاوی 10 ساڵە تایەتی کە هەر ئێستاش لە بەشی تایبەت لە نەخۆشخانەی قولیپوری شاری بۆکانە. 5 کەس لە بریندارەکانی سەقز بەهۆی قورسبوونی برینەکانیان گوازراونەتەوە بۆ تەورێز، 4 کەس لە بریندارەکانی دیواندەرەش گوازراونەتەوە بۆ ناوەندە بۆ بیمارستان و تەندروستیەکانی شاری سنە و دۆخی تەندروستی 2 کەسیان لەوانە ناجێگیرە و بە تایبەت فوادی قەدیمی کە زانیاری کەریمی و هەروەها بریندارێکی سەقز بە ناوی شۆڕش زۆر ناجێگیرە. دوێکە هەواڵێک بڵاو بووە کە گوایە فوادی قەدیمی گیانی لەدەستاوە، بەڵام بەخۆشیەوە هەواڵنێرەکان باسیەوەیان کرد کە ئەگەر چی وەزعی جسمی و باری تەندروستی ناجێگیرە، بەڵام هێشتا گیانی لەدەست نەداوە و بە خۆشحاڵیەوە زیندووە کە هیوام ساغ و سڵامەتیەتی و هیوادارم دۆخی تەندروستی بێتەوە سەرجەی خۆی. 250 کەس لە شارەکانی پاوە، کامیاران، سنە، قوروە، دێهگولان، مەریوان، سەقز، دیواندەرە، بانە، بۆکان، مەهاباد، شنۆ، تیکاب لەلایەن هێزە چەکدارەکانەوە
ڕفێنراون یا دەست بەسەر کراون و بە شێوەیەکی زۆر توندی تیژانە لە کاتی دەستگیری و دوای دەستگیریش بە شێوەیەک هەڵسوکەوتیان لەگەڵ کراوە کە تا ئێستاش لە شوێنی ڕاگرتن و لە شوێنی زیندان بوونیان هیچ هەواڵێک لە بەردەست ئێمە و بنەماڵەشیانە نییە تەنانەت. دیارە ئێمە ئەوە وتراوە کە ناوی زۆربەی دەستگیرکراوەکان هەیە بە دەست ڕێکخراوەکانی مافی مرۆڤ گەیشتووە، بەڵام تا ئێستا هۆکاری سڵامەتی ئەوان و هۆکاری ئەمنی تا ئێستا ناوەکانیان بڵاو نەبووە. ئەو ئامارانەی کە وترا تا ئێستا ئەمڕۆیە دیارە بە دوواداچوون و پێگیری و بە شوێنداچوونی هێزە ئەمنیەکان بەوانەی کە دوێکە لە خۆپیشاندانەکان و ناڕەزایەتیەکانی خەڵک بەشداریان کردووە، هێشتا درێژەی هەیە. هێزە ئەمنیەکان ماڵ بە ماڵ ئەگەڕێن، کامێرەکانی چاودێری خۆیان چاودێریەکەن و لە ڕێگای تەلەفۆن و سەردانی بنەماڵەکان زۆر پەیگیرن کە ئەو کەسانەی کە شناسایی کراون لە ڕێگای سیخوڕەکانی سەر بە خۆیانەوە، لە ڕێگای ئەو کەسانی کە راپۆرتیان لێدراوە بە شوێنی هاچوون تعدادێکیان گوایە خۆیان شاردوتەوە جارێکە، تعدادێکیشیان لە ماڵلایەنە دەرەوە و هێزە ئەمنیەکان بە شوێنیانە. لەوانەیە ئاماری ئەوانەی کە دەست بەسەر ئەکرێن یا ئەوە لە چەند ڕۆژی ڕابردووە بچێت سەرەوە، بەڵام تا ئێستا 250 کەسە. ئەگەر ئامارەکە گۆڕانکاری بەسەراهات حتمما ئێمە بە تاکید بڵاویانەکەینەوە. بەڵێ هاوڕێکۆ لە ناو ئامارەکاندا بوونی ژنان یا حزوری ژنان زۆر بەرچاوە و بە دڵنیایەوە ئێمە توانین بێژین کە ئەوە لە ڤیددیۆەکان کە بڵاو بووەسەوە، گۆزارشە تەسویریەکان کە بڵاو بووەسەوە، ژنان ڕۆڵێکی زۆر بەرچاویان بوو لە ئێعترازاتی دوێکەوە حتا ئیمڕۆی سەرانسەر ئێران نەتەنیا کوردستان کە ئێمە بینیمان دوای قەتڵی ژینا ژنانێکی زۆر بە شێوەهایەکی مختلف لەم ئێعترازە بەشدار بوون. ئەوەی کە یەکسری لە ژنان سەری خۆیان تاشی و ڤیددیۆکانیان هەتا لە تەلەڤیزیۆنەکان بینەندەترین تەلەڤیزیۆنەکان بڵاو بووەوەی کە لە ئێعتراز بەم کارە قیزەوەنەدا مۆکانی خۆیانیان کۆتا کردەوە، ئەوەی کە ئێمە لە دوێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینیمان گۆزارشایە کە بە دەستی ئێوە گەیشتووە بە دەستی ئێمە. ژنان لە سەفی ئەوەڵی مۆبارزە بوون، چە لە سنە و مەریوان و پاوە و بۆکان و مەهاباد و هەموو ئەو شارانە چە لە تاران و ئیسفەهان و هەمەدان و ئەوانە ژنان لە سەفی ئەوەڵی مۆبارزە بوون و ئەمە نیشانەدا کە ژنان تر بەو نەتیجە گەیشتن کە تەنیا بە مۆبارزەست کە هەرچەندکە لە توولی 23 ساڵی ڕابردووە ژنان قەت کۆڵیان نەداوە بە شێوەهای جۆراجۆر مۆبارزەیان کردووە لەگەڵ سیستەمی زەدژنی کۆماری ئیسلامی، بەڵام دوێکە بوونیان زۆر زۆر بەرچاو بوو بینیمان چۆن لە ناو شەقامەکانە ئەچوانە بەر مەعموورەکان و ڕووسەریەکانیان لا بردووە. هەر ئێستا کە ئێمە بە یەکۆ قسەکەین لە دانشگای بەهەشتیە ژنان خەریکن ڕووسەریەکانی خۆیان ئاگرە دەن وەکو نەمادێکی بەردەگی کە لە ناو کۆماری ئیسلامی هەیە، لە ئیسلامی سیاسی هەیە کە ژن ئەبێ حیجابی بێت و حیجاب وەکو یەکێک لە پایە ئەسلیەکانی کۆماری ئیسلامیە کە بە زۆر لە توولی 23 ساڵی ڕابردووە سەلماندیە بە ژنان و ژنان ئێستا لە ئێعتراز بە قەتڵی مەهساوە 43 ساڵ زڵم و زۆری کۆماری ئیسلامی ڕووسەریەکانیان ئاگردا. پەیامێکیچمان بۆ هاتووە لە تارانۆ تا ئەمە زۆر فۆریە نووسیاوە مدیریەتی دانشگاه تهران اعلام کرد که این دانشگاه به دلیل شیوع کرونا تا هفته سوم مهر ماه تعطیله. این در حالی که کرونا بهانه است تا دانشگاه را تعطیل کنند و اعتراضات بخوابه. خیلی ممنون از این بیننده عزیز برای فرستادن این پیام و مشخصه که با توجه به اینکه همه یعنی بیشتر دانشگاه‌های مهم
ایران و شهرهای بزرگ فراخوان اعتصاب دادن و گفتند که از اعتراضات مردم باید پشتیبانی کنیم و نیروی سرکوب نمیتونه در مقابل دانشجو، همونطور که دیدیم در دانشگاه بهشتی دست به یقه شده بودن، در امروز و در دانشگاه طباطبایی دیروز دانشجوها و مردم معترض با هم درگیر شده بودن و میدونن که بیشتر از این نمیتونن دانشجوها رو کنترل کنن و این مسلمه که تنها راه چاره این بوده که به بهانه‌های مختلف از جمله کرونا دانشگاه رو تعطیل کنه. بله. یەکێک لە تەرفەندەکانی کۆماری ئیسلامی بۆ بەرگری بە ئەترازات ئەو هەواڵە بوو کە هات. ئەمڕۆ هەواڵێکی تر لە ناو مێدیاکانی سەر بە کۆماری ئیسلامی وەزارەتی ئیتلاعات بڵاو بووە کە گوایە 6 کەس لە لیدەرەکانی ڕێکخستنی ڕاهپەیمایی و تەزاورات لە شاری تاران دەستگیر کراون. ئەم 6 کەسە مسلح بوون، کۆڵتی کەمەریان پێبوو وە سەر بە لایەنەکانی سیاسی مسلحی مخالفی ڕژیم بوون و هاتوون بۆی کە کوشت و کوشتار بکەن هەر لە ناو تەزاوراتەکانە خەڵک بکوژن و دوای بینن ئەستۆی کۆماری ئیسلامی یەکێک لە کارەکانیانەوە بوو. ئەوانە هەمووی تەرفەندهایەکی شناختە شودا، ینی ڕۆشن بۆ خەڵکە وە چیتر ئەوانە ناتوانێت خەڵک فریب بدات و خەڵک بخاتە ئەو چوارچێوەی کە ینی حەقانیەت با بەو جۆرە هەواڵە درۆیانە. لە سنەوە پەیامێکمان بۆ هاتووە بسێتی سڵاو هاوڕێیان. سنە دوێکە زۆر قەرەباڵغ بوو. ئاماری دەست بەسەرکراوەکان چووەتە سەرێ. زۆربەی خیابانەکان ئاوری گرتە بوو. ئەمڕۆ بەردەم ئیدارەی ئیتلاعات زۆر قەرەباڵغ بوو. ئاماری بریندار و دەست بەسەرکراوەکان بە هیچ شێوەیەک دیار نییە. ئینتەرنێت بە تەواوەتی بڕاوە و دەسەڵاتی نظامی یا شار حکوومەت نظامیە. لەسەر سەری هەمووی خیابانەکان داخرابوون. ئیجازەیان نادا هیچ کەس هاتو چۆ بکە. ئەمڕۆ تقریبەن حکوومەت نظامی لە هەموو شار بەرقەرار بوو و کەم کەم هاتو چۆکردن خەریکە ئەستەمە بێ. ئەم بەڕێزە لە شاری سنەوە ئەم پەیامی نردبوو. ئەم بینەرە دیارە دوێکەش ئەم بینەرە ئازیزەمان بەردەوام لەسەر خەت بوو. هەواڵ و ڕاپۆرتەکانی شاری سنەی لەناوخۆ بۆ نردین دووبارە ئەوە ئەمڕۆژ خەریک ئەم هەواڵەی بۆ نردین. زۆر سپاس یەکەین دەستی هەموو ئەوانە بە گرمیە گوشین کە لەو شرایەتە سەختە لە ناو دڵی تەزاهورات و خۆپیشاندانەکان هەوڵیاندا ڕاپۆرتەکان لە ڕێگای تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ڕۆماڵ کرێ، ڤیدۆیان بۆ نردین، وێنەیان بۆ نردین، راپۆرتیان بۆ نردین، لە دوورەوە دەستیانە گوشین هاوکات لەگەڵ بەشداربوونی خۆیان لە ڕیزی خۆپیشاندانەکان لەو کاتەیە و سەرقاڵی نردنی راپۆرت بۆ ئێمەش بوون. دەستی دانە بەدانەی ئەو بەڕێزانە لە شارەکانی سەقەف، سنە، بانە، دیواندەرە، هەموو شارەکانی کوردستان کە دوێکە ڕاستەوخۆ لەگەڵ تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە هەموو کێشەی ئێرتەباتی و ئینتەرنێتیەکان پەیوەندیان لەگەڵمانە نەفشڕا تا دوایین کاتەکانی بەرنامە زیندووەکەمان لە دوورەوە ئەگوشین و ماندوو نەبن، سەرکەوتوو بن. لەلایەن هاوڕێیانیشم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە سپاسی بێپایان بۆ ئێوە. هاوڕێیاکۆ منی چەندانە پەیامم بۆ هاتووە. ئەمە ڕەبتی بە شارە فارسەکان و هەیە با بە فارسی بێژم. هاوڕەیەک ناوی خۆی نووسیە نە لە کام شوێنە نردیە، بەڵام نردیە که فراخوان به قیام اعتراض پرند و رباط کردیم. عزیزان و دوستان ساکن پرند و رباط کردیم، صدای فریاد کل ایران برای تقاص خون مهسا و همه قربانیان این جمهوری کثیف کل خیابانها رو پر کرده. علت این سکوتتون چیه؟ وعده همه ما مردم ساکن پرند و رباط کردیم امشب ساعت 19
میدان استقلال پەرەند و میدان فەرمانداری ڕۆباتکاری. لە هاوڕێیانی خۆیشمان گزارشێکیان نردووە ئەوەی کە لە عێراق خەریکە ئێترازات دەست پێەکە و خەڵک کەسە بۆ بازار تعتیل بووە و هاتنە سەناو شەقامەکان. پەیامێکیشمان بۆ هاتووە لە تاران. خیلی از این بیننده عزیز سپاسگزاریم. امیدوارم همینطور ویدیوها و گزارشاتون رو برای ما بفرستید. یه ویدیویی برامون فرستاده که به رفقای همکارمون میدم و امیدوارم این کلیپ رو خیلی زود آماده کنن برای پخش. نوشته که 2 جوان بنر مهسا امینی رو روی پل عابر پیاده در اتوبان نواب تهران نصب کردن. خیلی ازتون ممنونم بیننده عزیز. بەڵێ زۆر سپاس بۆ بینەرە. بەڵێ کێشەیەکی فەنی ڕوویدا و لە ڕحاڵ هاتینە وڵاتان. زۆر سپاس بۆ بینەرە لە تاران. ئێمە ویدیۆیانەی کە ئینێرن ئەیدەین بە هاوڕێیانمان لە بەشی تەکنیک چاوی لێەکەن و ئامادەیەکەن بۆی کە بڵاوی بکەنەوە. ئەگەر ویدیۆیە کە ئینێرن بە تاخیر بڵاو بووە هۆکارەکەی ئەوەیە بڕێکی زۆر راپۆرت و وێنە و ویدیۆمان بۆ دێت کە مەجبورین بە تەرتیب داینین و چاویشی لێ بکەین و هەندێک بازێکیان ژمارەی ماشینی تایە، بازێکیان بازە شوێنێک شناساییە بێت، تۆزێک لە حازی مەسایلی ئەمنیەتی ژەکەین ئەمجار بڵاویەکەینەوەنە. دوێکە مانگرتنەکە سەرکەوتوو بوو. هەروەکو ئاماژەم پێدا زۆربەی شار و شارەچکەکانی کوردستانی گرتەوە. کۆمەڵە وەک ڕێخەری ئەم بەڵێ بینەرانی خۆشەویست، کێشەیەکی تەکنیکی هاتە پێش. باسی ئەومە کرد کە دوێنەکە مانگرتنەوەکە سەرکەوتوانە تەواو بوو. یەکێک لە ڕێخەر و بانگەواز ئەوانەی کە ئەو لایەنە سیاسانەی بانگەوازی بۆ مانگرتنەدا لەو هەلوو مەرجەیە و داوای لە خەڵکی کوردستان کرد کە لەم خەبات و مانگرتنی ڕۆژی دووشەمبە بەشدار بن. کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بوو کە بە هاوکاری باقی لایەنە سیاسیەکان هەروەکو ئاماژەم پێدا سەرکەوتوو چوە پێش. هەر بەو بۆنەوە کۆمەڵا پەیامێکی ڕێز و پێزانینی ئاراستەی خەڵکی کوردستان کرد و دەستخۆشی لە خەڵکی کوردستان کرد کە بەدەم ئەم بانگەوازەوە هاتن. ئێمە داوا لە هاوڕێیانمانەکەین کە ئەگەر ئەم بانگەوازە ئەم پەیامە ئامادەیە بڵاوی بکەنەوە دێنەوە بڵاتە. سپاس و پێزانینی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا لە خەڵکی خەباتگێڕی کوردستان بۆ بەسەرکەوتنگەیاندی مانگرتنی گشتی.
مانگرتنی گشتی سەرکەوتوانە بەڕێوەچوو خەبات درێژەی هەیە. خەڵکی خەباتکار و خۆراگری کوردستان، ئێوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە ئیرادەی پتەوتان شەقامەکانتان کردە گۆڕەپانی ناڕەزایەتی خۆتان دژ بە کۆماری ئیسلامی و ئەمڕۆژ 28 خەرمانان مانگرتنێکی گشتیتان بە سەرکەوتویی بەڕێوە برد. لەم ڕێگەیەوە سوپاسگوزاری یەک بە یەکی ئێوەی ئازیزین بۆ وەڵامدانەوەی یەکپارچە و یەکگرتوانەتان بەم مانگرتنە گشتیە. دەستی یەک بە یەکی ئێوەی هاوخەباتانمان بە گەرمی ئەگوشین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە هەموو هێزەوە و بە بەڕێوەبردنی خۆپیشاندان و میتینگی سەرشەقام و بەستینکردنە قەڵغان لە بەرامبەر فیشەکی دوژمندا بێزاری و نەفرەتی خۆتان لە تاوانی کوشتنی مەحسا ئەمینی ڕاگەیاند و بە شێوەیەکی شکۆدار و پڕ لە شانازی هێزی جەماوەری ستەملێکراوانتان نیشاندا. لەم ڕۆژانەدا زایەڵەی خۆڕاگری و گیانفیدایی ئێوە سنوورەکانی بڕیوە و سەرنجی هەموو جیهانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئێوە خەڵکی کوردستان لەم خەبات و خۆڕاگریە شکۆدارەدا تەنها نەمانەوە. لەم چەند ڕۆژەدا لە تاران و چەندین شاری گەورەی تر شایەتی پشتیوانی بوێرانەی خەڵکی ئێران لە کوردستانی شۆڕژگێر بووین. هەڵبەتە ئەم پشتگیریە بە هەڵکەوت نییە. کاتێک کە ئازارەکان هاوبەشن بێگومان هاوارەکانیش هاوبەش دەبن. هەروەتر بینیمان کە چۆن بەشێک لە کۆمەڵگەی ئازادی خواست لە ئاستی جیهاندا هاتە دەنگ و لە دژی ڕژیمی ئیسلامی هەڵوێستی گرت و پشتیوانی خۆی لە خەباتی ئێوە ڕاگەیاند. لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا ئێمە گەلێک دەستکەوتمان بەدەستهێناوە و هێزی خەباتی یەکگرتوانی خۆمان جارێکی تر ئەزمون کرد. بەمەشەوە ئێمە هێشتاکەش لە ڕەوتی گەیشتن بە سەرکەوتنی کۆتاییدا ڕێگەیەکی دوور و درێژتر و دژوارمان لە پێشە کە دەبێت بە هەزری سیاسی و بە هەمان ئیرادە و گیانی خەباتکارانەوە خۆمان بۆ پێوانی ئامادە بکەین. لەم ڕێگەیەدا گەلێک تاکتیکی جیاوازی خەباتکارانەمان لەبەردەستدایە. مانگرتنی گشتی وەک یەکێک لەم تاکتیکانە کاریگەربوونی خۆی لە بەرامبەر ڕژیمی تاوانکاری ئیسلامیدا نیشان داوە. ئێوە خەڵکی کوردستان بەگرتنە پێشی ئەم تاکتیکە خەباتکارانەیە گەلێک جار پاشەکشەتان بە کۆماری ئیسلامی کردووە و هێزە سەرکوتگەرەکانی لە ئاس ئیرادەی یەکگرتووی ئێوە بە چۆکدا هاتوون. ئەمڕۆ بۆ جارێکی تر نمونەیەکی شکۆداری ترتان لە گرتنەبەری ئەم تاکتیکە ئەزمون کرد. بەم کارەی خۆتان نیشانتاندا کە مانگرتنی گشتی هاوکات لەگەڵ ئەوەدا کە ئەکتێکی سیاسی ڕاستەوخۆیە لە دژی کۆماری ئیسلامی، هێزی سەرکوتگەری ڕژیمیش لە گۆڕەپانی خەباتدا زەمینگیر دەکات و توانا و ئیمکانەکانی مانۆردان و توندوتیژی نواندنی سنووردار دەکاتەوە و هەروەها دەرفەتی پەیوەستبوونی جەماوەرێکی بەرینتر بە ڕێزی خەبات و خۆراگری دەرەخسێنێ. ئێوە بەگرتنەبەری وشیارانەی ئەم شێوازە لە خەبات ناڕەزایەتی خۆتان لە ئاستی ملیۆنیدا و بە کەمترین تێچوو و بە دابینکردنی پێداویستیەکانی بردە پێش. ئێوە بەگرتنەبەری وشیارانەی تاکتیکی مانگرتنی گشتی هاوکات جەماوەریترین و بەردەستترین تاکتیکەکانتان لە هەلومەرجی ئێستادا هەڵبژارد تاکو و هێزی بەرینی ئێوە دەربخات بەبێ ئەوەی کە دوژمن دەرفەتی هەبێت هیچ زیانێکی پێبگەێنێت. ئەم تاکتیکە خەباتکارانەیە ناڕەزایەتی ئێوەی لە دۆخێکی خۆرەسک پەرش و بڵاو و بێڕێبەری هێنایە دەرەوە و کردی بە جوڵانەوەیەکی یەکگرست و ئامانجدار و خاوەنی ڕێبەری و خەڵکی بەرەو خواستی دیاریکرا و شیاوی وەدەست هاتن ئاراستە کرد و هێزی بەرامبرکەی دوژمنی سنووردار کردەوە. لەلایەکی تریشەوە ئێوە بەگرتنەبەری شێوازی خەباتکارانەی گونجاو لەگەڵ هەلومەرجی هەنووکەدا توانای کردەوە نواندنتان لە دوژمن ئەستان تاکو نەتوانێ پێشوەختە ناڕەزایەتیەکان بەرەو توندوتیژی ببات، مەرجەکانی ڕوبەڕووبوونەوە لە گۆڕەپانی خەباتدا دیاری بکات و ئامانجی ناڕەزایەتیەکان بەلاڕێدا بێت. شێوازێک کە بەردەوام ڕژیمی ئیسلامی دەیگرێتە پێش و لە ڕێگەی مۆرە ڕاهێنراوەکانی خۆیەوە خەڵک بەرەو ڕوبەڕووبوونەوەی ناوەخت و پێشوەختە پەلکێش بکات تاکو ئاسانتر ناڕەزایەتیەکان سەرکوت بکات، چالاکان و ڕێبەرانی ناڕەزایەتیەکان دەستنیشان و دەستگیر بکات و بەردەوامبوونی خەبات تووشی گرفت و کۆس بکات. هەنووکە گرنگی ئەم خەباتە لە بەردەوامبوونیدایە. هەر بەم هۆیەوە ئەرکی ئێمە ئەوەیە کە هەوڵ بدەین چ لە کوردستان و
چ لە سەرتاسەری ئێراندا ئەم خەباتە بە هێزێکی زیاترەوە درێژە پێ بدەین و خۆمان کات شوێن و شێوازەکانی هەرجوڵانەوەیەکمان دیاری بکەین نەک دوژمن. بەگرتنەبەری تاکتیکی خەباتکارانەی گونجاو لەگەڵ هەلومەرجەکەدا دەبێت دەستکەوتە بەدەست هاتووەکانی ئەم چەند ڕۆژە بپارێزین و بیانکەین بە هەوێنی بەرەو پێشچوونی قۆناغەکانی دواتر. گومانێک لەوەدا نییە کە خەبات چ لە شێوەی ناڕەزایەتی لە شوێنی کار و ژیان، چ لە قوتابخانە و زانکۆکان، چ لە سەر شەقام و چ لە فۆرمی مانگرتنی گشتیدا درێژە دەکێشێت. کۆمەڵا بە مێژوویەکی پڕ لە ئەزمموی بەنرخ کە لە ڕێی خەباتی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستاندا بەدەستی هێناوە هەوڵەدات کە لەمە و بەدواش لەگەڵ ئێوە خەڵکی خەباتکاری کوردستان ڕێگەی گەیشتن بە سەرکەوتن بە کەمترین بەهاو بە زۆرترین دەستکەوتەوە و لە کەمترین کاتدا بپێوێ. جارێکی تریش پیرۆزبایی لە ئێوەی خەڵکی کوردستان دەکەین بۆ بەسەرکەوتن گەیاندنی مانگرتنی گشتی بۆ ڕوبەڕووکردنەوەی ڕژیمی ئیسلامی لەگەڵ ئاڵنگاری گەورەدا و زەمینگیرکردنی هێزە سەرکوتگەرەکانی. هاوکات سپاسی خەڵکی ئازادی خوازی سەرجەم ئێران دەکەین بۆ پشتگیری بێدوودڵی و بوێرانەیان لە خەڵکی کوردستان و هەوڵ بۆ پەیوەنددانەوەی خەبات لە سەرجەم ئێراندا. هەروەها دەستی سەرجەم ئەو چالاکانەی لە شوێنەکانی خۆیان بە ئیرادە و خۆراگری بێوێنەیان لە ئاراستەکردن و ڕێبەرایەتیکردنی ئەم مانگرتنەدا ڕۆڵی شیاویان نواند بە گەرمی دەگوشین. چاوەڕوانی ئەوە دەکرێت کە لە ڕۆژەکانی داهاتووشدا هەر بەم شێوەیە ڕۆڵی گرنگی خۆیان لە بەڕێوەبردن و ڕێبەریکردنی ئەم خەباتەدا بگێڕن. بژی خەباتی خەڵکی کوردستان پتە بێت یەکچێتی خەباتکارانەی خەڵکی کوردستان لەگەڵ باقی شوێنەکانی تری ئێراندا. کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 28 خەرمانانی 1401 هەتاوی. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی بیستان پەیامی ڕێز و پێزانینی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بوو بۆ جەماوەری خۆشەویستی خەڵکی کوردستان کە دوێکە بەرەو پیری بانگەواز و داخوازیەکانی لایەنە سیاسیەکان بۆ مانگرتنی گشتی 28 خەرمانان چوون. هاوڕێکانی هەواڵێک لە دێهگولانەوە بوو کە تەرمی ڕەزای لوتفی کە دوێنێکە لە جەرایانی خۆپیشانانەکان بە تەقەی هێزە ئەمنیەکان کوژرابوون هێشتا تەحویلی بنەماڵەی نەدراوەتەوە و تەرمەکەی شوێن و مەکانی نامەعلومە، معلوم نییە لە شوێنێکی تر بۆ خۆیان هێزە ئەمنیەکان ئەسپەردەیان کردووە یاکو هێشتا لە ساتخانەیە لە بیمارستانە لە شوێنێکی ترایە. ئەوە نەی کە هەواڵێک لەلایەن بنەماڵەی ڕۆزای لوتفی گەنجی لاوی خەڵکی دێهولان بڵاو بۆتەوە ئەوەیە کە جەنازەکەیان تا ئێستا تەحویل نەگرتووە. هەوکات هەر لە دێهگولانەوە باس لە بارودۆخی نالەباری برینداری ئەو شارە ئیحسانی غەفوری ئەکەن کە ئێستاش لە بیمارستانی سنەیە و باری تەندروستی ناجێگیرە. هەروەها باسی وەزیەتی عمومی زانا کەریمی یەکێ لە شارۆندانی دیوان دەرەژەکرێت کە ئەویش وەزعی جسمی باش نییە. هەواڵێکی بینەرێک لە شاری سنەوە پەیامی بۆ نردوین ئەوەی نووسیوە ئەم کاتتان باش، من دوێکە لە ناو تێکەڵچوونەکانی شارە بەشدار بووم. شوعارمان ئەدا و ڕووسەریەکانمان لەسەر هەڵگرت و ڕووسەریەکانمان ئاور تێبەردا. دوایی لەلایەن هێزەکانی سەر بە ڕژیمەوە هێرش کرایە سەرمان. من ئێستا خۆم بە گولەی ساچمەی بریندار بووم، بەڵام نەیوێراوە بچێت بۆ بیمارستان یا بۆ شوێنە تەندروستیەکان بۆی کە وەزعی سڵامەتی خۆی پێگیر بکا و هەر لە ماڵەوە دانیشتووە و ئیسراحەتەکە و ئەم پەیامی بۆ ئێمە نردووە. هیوادارین ئەم بینەرە خۆشەویستەمان کە خانمێکە لە شاری سنە باری تەندروستی جێگیر و سڵامەت بێ و برینەکەشی ساڕێژ بێت. بەڵێ هاوڕاکۆ، منیش یەک سەری شارم یادداشت کردووە کە فەراخانیان داوە بۆ ئەوەی کە
ئەم ئێوارە بەشدار بن لە تەجەموعەکان خەڵک بەشدار بێ لە حمایەت لە خەڵکی کوردستان و هەروەها مەحکومکردنی قەتڵی مەهسا ئەمینی و مەحکومکردنی هەموو جنایەتەکانی کۆماری ئیسلامی کە لە توولی 43 ساڵی ڕابردووە بەمەل خەڵکی ئێران هێنایە. بە فارسی ێژم لە شاری شیراز فەراخانیان داوە بە فارسی بێژم. شیراز ساعت 6 عصر امروز در واقع در پل معالی‌آباد سنقر کلیایی ساعت 6 میدان معلم، سبزوار ساعت 17 فلکه کارگر، سنجان ساعت 6 میدان انقلاب، گیلان ساعت 18 خیابان معلم و میدان مادر، لرستان ساعت 18 میدان مادر، گیلان ساعت 18 خیابان معلم میدان مادر، شهر مازندران میدان باغ فردوس، اصفهان دروازه دولت ساعت 19 و یزد ساعت 19 پارک آزادی. بینندگان عزیز، اگر در این شهرها هستین شما میتونید به این تجمع ها ملحق بشید و خشم و انزجار خودتون رو همراه با مابقی مردم فریاد بزنین و خیلی از دانشگاه هم فراخوان دادن و بین دانشجوها و مردم و حتی نیروهای سرکوبگر هم درگیری به وجود اومده. دانشگاه امیرکبیر درگیری بین دانشجوها و بسیجی‌ها و لباس شخصی‌ها، البته در همه دانشگاهی که الان اعلام می‌کنم تجمع صورت گرفته و یک پیام هم برای ما اومده که بازار بزرگ شهر تهران هم چند ساعت پیش به اعتراضات پیوست و در اونجا تجمعی صورت گرفته که قراره به خارج از بازار بزرگ کشیده بشه. دانشگاه تهران، دانشگاه خوارزمی، در دانشگاه خوارزمی هم عکس خامنه‌ای رو پایین کشیدن و لگدمالش کردن و با شعار آهای نشسته ها مهسای بعدی از شماست دارن رو به خیابون ها میرن. دانشگاه بهشتی با شعارهایی مثل تا آخوند کفن نشه این وطن وطن نشه، خامنه‌ای قاتل حکومتش باطله، روسری و همچنین روسری سوزاندن زنان دارن به خیابان‌های اصلی میرن. دانشگاه علم و صنعت بسیجی‌ها به دانشجوها حمله کردند و بسیجی‌ها با پرچم ایران وارد این تظاهرات دانشجوها شدند. حتی دانشجوها رو به اونا هو کردند. دانشگاه بهزیستی و علوم توانبخشی تهران هم به اعتراضات پیوست و با شعار توپ تانک فشفشه آخوند باید گام بشه. دانشگاه علوم پزشکی تبریز رفیقاکو چیزی که اهمیت داره شعارشون این بود که از تهران تا کردستان خشم مردم لبریز شده و این خیلی جالب بود که این یه حمایت سراسریه که از سوی دانشگاه تبریز بود. فرق و فساد و بیداد، ننگ بر این استبداد هم یکی از شعارهاشون بود. دانشگاه خوارزمی کرج هم به اعتصابات پیوسته، مرگ بر استبداد، حجاب و گشت ارشاد. دانشگاه یزد هم که یکی از بینندگان پیام داده بود که به اعتراضات پیوسته و دانشگاه علم و صنعت هم در محوطه دانشگاه تجمع کردن و یک صدا یار دبستانی رو 1 ساعت پیش همخوانی کردن. بەڵێ هاوڕێکانی بینەرێکمان لە شاری پاوە بە ناوی داڵاهۆ پامێکی بۆ نردوین نووسێتی ئاروین ئەقباڵ یەکێک لە دەست بە سەرکراوەکانی دوێکە لە شاری پاوە لە ژێر زەرب و شەتم و شکنجەی هێزە ئەمنیەتەکانی سەر بە وەزارەتی ئیتلاعات دەموچاو و بەتایبەت لوتی شکاوە. بەڵام تا ئێستاش هەر دەست بەسەرە و لە بازداشتە و نەشیان نردووە بۆ بیمارستان. بنەماڵەی لە سڵامەتی ئەو زۆر نەگەرانن وەکیلیان گرتووە و داوایان لە هێزە ئەمنیەکان کردووە کەلانیکەم بینێرن بۆ لای دکتۆر و بۆی کە بە سڵامەتیەکەی ڕابگەن. ئاروینی ئەقباڵ یەکێک لە دەست بەسەر کراوەکانی دوێنەکەی شاری پاوەیە
کە بینەرێکمان بەناوی داڵاهۆ لە شاری پاوە و پەیامی بۆ ناردوین. سپاس بۆ بینەرە. منیش بە زوانی هۆرامی گەرەکمە تەشەکورکەم لە داڵاو گیان دەستەوەش بۆ مەمنون. دیارە پاوە ئینتەرنێتش فرە زەعیفە وەلی سپاسە کەروکە ئەگەر سەر و مابەقی دەستگیرکراکان یا کەسێک کە بریندار بێبوونە یا هەر پاسە جەوی کۆلی پاوێ گزاریش و راپۆرتما پێکیانینە دەستوەشی چنەکەر و باوانەکەم. زۆر سپاس بۆ داڵاهۆ. بەڕێزێکی تر لە شاری بۆکان پەیامان بۆ هاتووە و توێتی لە ناو دەست بەسەرکراوەکان کە ئێوە باسان کرد پیرەمێردێکی سەروی 6 ساڵ لە ببورن لە ناو بریندارەکان. پیرەمێردێکی سەروی 6 ساڵەشی تایە. خۆشبەختانە باری تەندروستی جێگیرە، بەڵام یەکێک لە بریندارەکان جگە لە مێر منداڵێکی تەمەن منداڵ، بەڵام ئەو پیاوە بە تەمەنێکی تایە کە تەمەنی سەروی 6 ساڵە. سپاس بۆ بینەرەشمان لە شاری بۆکان. هیوادارم هەر لەگەڵمان بن. ئەگەر هەواڵ و زانیاریکی نوێیان بەدەستکەیشت ئاگادارمان بکەنەوە، مەمنونیان نەبین. هاوڕێ ئاکۆ هاوڕێیان پەیامیان نردووە بۆ من کە ئەو بینەرەکە لە شاری تاران پەیامی نردبووە وتبووی دوان لە 2 کەس بەنێری مەحسایان نەسب کردووە. هاوڕێیان پەیامیان نردووە کە کلیپەکەی ئامادەیە، ئەگەر کێشە نەبێ بچین بیبینین. کلیپەکەی ئامادەیە، فەرموو بیبینین. دمشون گرم، با غیرتن این دوتا جوان، خدا وکیلی دمشون گرم. نگاه کن چه بنری زدن، به 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 به، دمشون گرم خدا وکیلی. آفرین، اتوبان نبا پاسکان نعمت آباد، حمایت کنید. دمشون گرم، با غیرتن این دوتا جوان، خدا وکیلی دمشون گرم. نگاه کن چه بنری زدن، به 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 به، دمشون گرم خدا وکیلی. آفرین، اتوبان نبا پاسکان نعمت آباد، حمایت کنید. دمشون گرم، با غیرتن این دوتا جوان، خدا وکیلی دمشون گرم. نگاه کن چه بنری زدن، به 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 به، دمشون گرم خدا وکیلی. آفرین، اتوبان نبا پاسکان نعمت آباد، حمایت کنید. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی کە بینیتان لە تاران ئەو بینەرە هەم ویدۆی نردووە هەم گزارش کە بەنێری مەحسا ئەمینی جوانەمەرگیان لە تاران بڵاو کردەوە. بەڵێ مەحسا ئەمینی بۆ ڕامز، بۆ هێما، بۆ درێژە پێدان، بۆ خەبات دژ بە کۆماری ئیسلامی لە زۆربەی شار و شارچکەکانی ئێران، نەتەنیا کوردستان. هەواڵێک بڵاو بووە کە گوایە هێزی پێشمەرگە لە ناو شارەکان و لە ناو خۆپیشاندانەکان بە شێوەی بە چەکەوە بە مسەلەحانە حزوریان پیا کردەوە. دیارە ئەم هەواڵە لەلایەن کاربەدەستانی ئەمنیەتی کۆماری ئیسلامیەوە بڵاو بۆتەوە بۆی کە بێتە بەهانەیەک بۆ سەرکوب و سەرکوتی زیاتری خۆپیشاندەران و بێتە بەهانەیەک بۆی کە تەوجیهی ئەوە بکەن کە بۆچی ڕاستە و خەو بە شێوەی مستەقیم دقەیان نەخەڵەتەوە. دیارە کۆمەڵە ئەم هەواڵە بە گشتی بە درۆ دەزانێ و ئەم هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە شێوەی مسەلەحانە لە ناو خۆپیشاندەرانە بەشداری نەکردەوە. بەڵام تا ئەو جێگەی بە هێزە سیاسەکانی ژەگەڕێتەوە، هێزە سیاسەکانی تریش چەند لایەنێکیان ئەم هەواڵەیان بە درۆ خسوەتەوە. چەند کلیپێک وڵاو بۆتەوە، کلیپانە کۆنن هینی چەند ساڵی ڕابردوون کە وەزارەتی ئیتلاعات ئەم کلیپانەی بڵاو کردوەوە و لە حضوری هێزی پێشمەرگە ناو شارەکانی کوردستان گزارشەدەن. ئێمە ئەگەر کاتمان بێ و هاوڕێیانی بەشی تەکنیک مەجالمان بێت، یا ئێستا یا لە درێژەی بەرنامەی زیندومان حتمما یەکێک لە هاوڕێیانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بانگەکەین کە ڕاستەوخۆ تەوزیحێکمان لەم بارەوە بۆ بدات. کلیپێک ببینن دێنەوە بڵێت.
بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕاستەوخۆ لەم بەشە لە بەرنمەکەماندا بەرنامەی ڕاستەوخۆ تەواوە بێت دینۆ بۆلاتان بەڵام زۆر سپاس بۆ راپۆرت و پەیامەکانتان و تا بەشی بعدی دەستپێەکە ئێوە ئەتوانن لە ڕێگەی ئەم شمارە تەلەفۆنە کە لە ژێر شاشەی تەلەڤیزیۆنەکانتانە راپۆرتەکان و پێشنیارەکان و عەکس و ڤیدۆکانتان بۆ ئێمە بنێرن. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون بینەری بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێران بن. بژین بشەید.